سلام ڕێز هێویدارم هون هەمی باش بن ئەس بە کورتی بەحسا ئەنجامێن هەڵبژاردنێن سەرۆکاتیا ئیرانێ دەکەم لە دەورەیە دووەمیندا و ئیرۆپێک هات هێژی بە تەمامەتی لە سەدی سەد دەنگ نهاتنە هەڵبژاردن لێ تشتێک و خویا دکا تشتێک و ئەم نەها دبینین و دزانن پزیسکیان مەسعود پزیسکیان کاندیدێ ریفۆرم خوازان سەرکەتیە یعنی وەکیکو هون دەزانن لە دەورەیە یەکەمیندا چەند کاندیدێ دنێ هەبوون و کەسێکی ژوانە نەکاری بوو لە سەدی پێنجی بینی لۆمە هەڵبژاردن هات کەتە دەورەیە دووەمین و لە دەورەیە دووەمیندا کاندیدێ ریفۆرم و خوازان مەسعود پزیسکیان و لە باژارێ مەهاباتێ یا کوردستانی هاتی دنیای لێ کەسێکی بە ڕەگەز تورکە بێگومان جلێ کوردی لەخوا دەکا کوردیاوی وەکی کوردیان منە وەقاسی کوردیاوی خۆشە و دکارێ لە ناوە ئەزەریاندا لە ناوە فارساندا و لە ناوە کوردانژیدا بێگومان دەنگ بەدەست بینی لە گۆری ڕاگەهاندنە وەزارەتە ناوخۆییە ئیرانێ 30 میلیۆن کەس کو دکێ لە سەدی 49.8 مافێوانی دەنگدەران یعنی 30 میلیۆن کەس مافێ دەنگدانی بەکارئانینە و لە خولا دوێمیندا لە دەورەیە دووەمیندا لە هەڵبژاردنێ بەشداری کردنە یعنی لە گۆڕی داخیانیا ڕسمی یا دەولەتێ لە سەدی 49 لێ مەدید و لە دەورەیە یەکەمیندا لە سەدی 40 بوو دەولەت بە خۆگۆ لە سەدی 40 وێ دەمێ لە سەدی 30 ڕێژەیە بەشدار بوونان ئێدی وەک مەگوت مەسعود پزیسکیان 10 میلیۆن و 415 هزار دەنگ بەدەستئانینە و سعید جەلیلی کاندیدێ محافەزەکاران 9 میلیۆن و 473 هزار دەنگ بەدەستئانینە یعنی بە وێڕەنگی پزیسکیان لە هەڵبژاردنێدا ئەم دەکارین بێژن سەرکەتیە و دەنگیوی زیێدەترن ئەم نەها سەری خۆ بەوان دەتاییانان نایشینین ئارمانجی مەژی دەوێ وەشانیدا ئەو نینە ئەم دەخوازن بەریا بەحسا چەند خاڵان بکەین یەک ژوانەژی لە هەڵبژاردنێدا بەکارئانینە کارتی ئەتنیکی چاوا بوو دەناو بەرا پزیسکیان و جەلیلیدا وەک مەگوت پزیسکیان کەسێکی ئەزەریە تورکە لە باژاری مەهاباتێ لەدایک بوویە و جەلیلیژی کەسێکە و باوێوی کوردە کوردی خوڕاسانیە دیاوی تورکە بەوی ڕەنگیە و هەردووکژی چاوە کارتێن ئەتنیکی بەکارئانین کە ئەم لەوی بنەڕن ئەزنەها یا پزیسکیان بینم سەر ئەوێ سەر شاشەی لێ بنەڕن لە شاڵ و شاپکێوی بنەڕن چاوە لێدی ئەو دکە لە مەڕاستیێدا بە کوردی تێ ئاژەفتن هەسای کوردی مسلمان کاتی دانیشتن نییە یەکسیان بۆ ژین نەبی ئەو ژینە قازانی چییە ئیمڕۆ دوژمن پێ خۆشە وەحدەت لە ناومان هەڵگرێ دوژمنی بێدین بزانە دینی ئیسلام نامرێ هاي لقد حاجي امام الساسي محسن حسينيه انما يميل الى روحانيات هذا علي معظم الشهداء بەێ ئەو مەدیت من نیشانی وەداک و هەردوو ئالیانشی کارتێن ئەتنیکی پڕ بەکارئانین داک و ژەحەمی نەتەوێن ئیرانێ دەنگ بەدەست بینن ئەو خاڵکی گرنگە و مرۆڤ دکارێ بەحزەکە و دەوەرداژی ما پارادۆ کەس دیتن کورد و ئەزەری لە هەڵبژاردناندا بە تایبەتیژی لە هەرێمن کوردستانی و ئەزەری ئایانژی بە زمانی ڕسمی یا ئیرانێدا ئەزەربایجانی غەربی یعنی ژغەینی سنە و کرماشان باژارێن دنێ مەهابات بۆکان ورمیە خوێ وانەدا لە ورداژی بەردەوام ئۆینەک هەیە ئەو ئۆینجیە گاڤک و ریفۆرم خواز تێن سەر دەسەڵاتداریە ئەزەریێن پانترک
جێوان دەبێ لە سازیاندا جێوان دەبێ و لە هەڵبژاردنێن هەرێمیداژی قازانج دەکەن لێگاواک و محافظەکار لەسەر دەسەڵاتداریە بن بە تایبەتیش لە هەرێمان مرۆڤ لێدنەڕێی لە هەڵبژاردن هەرێمیدا زێدەتر کورد قازانج دەکەن میناک لە هەڵبژاردنە بهورتیدا لە باژارێ و ورمیە و ماکۆ خوێدا کوشەوە محافظەکاران ڕێک پێشیا کوردان vەکرد داک و دەنگان زێدەتر بینن و لە هەڵبژاردنێدا قازانج بکەن بەڕاستیژی وسا بوو لە هەمبەری وێ ئەزەریان پانتورک ئیدی ڕابوون سەر هەڵدانی هاتن سەرجادێ و ئەڤیەک پرۆتێستۆکردن و ئەو باڵانس بەردەوام بەکارتینن بێگومان ڕژێمە ئیرانی بەکارتێنی لێ زێدەتر هەگەرک و ئەم بەحسا ریفۆرم خواز ئاژی محافظەکاران بکەین بەوی ڕەنگیە نەهاتە شتێک و هەری گرنگە دە ڕۆژە ئیرۆدا ئەم دەبینێت و ساڵک زیاترە بەسەر شۆڕشە ژینە ئەمینیدا دەرباز بووە و هەڵبژاردنێکی وسا چێ دەبێ بەریا هەڵبژاردنێ گەلێک لێکۆڵینێن جددی و ئاشکرا ژعالیە کەسێن ئەکادیمیک هاتنکردن یعنی هەنێک ئیران وەکی و خویا دەکا وڵاتێکی وەقاسیژی گرتی نینە یعنی گرتیا بێگومان لێ هەنێک سازیژی هەنا هەنێک مؤسسە هەنێک و دکارن کارێ خوا بکەن یەک ژوانەژی کاری ئەکادیمیسیانانە یعنی ئەو ئەکادیمیسیانن کو هاتن سەر تەلەڤیزیۆنان هاتن سەر ساحنێ و لێکۆڵینێ خواکردن بەڕاستیژی جارە یەکەمینە مرۆڤ دکارێ بێژێ کو لێکۆڵین و گۆتنێن وەقاسی ڕادیکالتێنکردن هەمژە ئالێ ئەکادیمیسیانن هەمژە عالیە چالاکڤانێن مەدەنی بە تایبەتیژی ژناندا لە گۆڕی ڤان ئەکادیمیسیاناندا کو بە زمانێکی وەک من گوت بە زمانێکی پڕ ڕادیکال داخفن و مەشروعیەتە سیستەمێ دە هەروارێکی دەخەنە بن پرسیاران و ئەو دەبێژن ئەو ڕژێم مەشروعیەتاوی نەمایە بەریانەها و لە هەڵبژاردناندا ji بۆی و خەلک پڕکێن دەنگ دەدا باوەڕیاوان بە هەڵبژاردنە نینە بەردەوام ریفۆرم خواز دەبن ماشینە مەشروعکردنە سیستەمێ یعنی چ دەکەن دەچن ناڤامیلە دەبێژن هەگەرک و هون بەشداری نەکەن دبک و کەسێن تالیبان ئاسا وەرن سەر دەسەڵاتداری هەڵبووکی تالیبان و ئیسلامین سیاسیە ڕادیکال لە هەموو دنیاە لە مەکتەبە ئیمام خومینی دەرکەتنە یعنی هەموو لێکۆڵینێن دنیای لەسەر ئیسلامی سیاسی هەگەر کووت و بخوێنێ ئەv پشتی هاتنە خومینی و قاش و شۆڕشە ئیسلامیە ئیرانێ پەیدا بووە بەریوێ نەبووە لێ نەها بەوێ ڕەنگی مرۆڤان دەترسین چەند ساڵە ئیدی نەها میلەت گەشتە وێ قەناعەتێکی دوالیزمە ریفۆرم خواز و محافظەکار کیژان باشە کیژان خراپە دەنگی خۆ بدەن فلانی هەگەر کو هون بەشداری نەکەن لە ڕژێمێدا ئەو سەر دەکەوێ هەگەر کوون بەشداری نەکەن ناوەڵە ئەو سەر دەکەوێ ئەوژی ئالیگری ئەمریکا و ئیسرائیلێنە ئەو دوالیزم لە ناوە خەڵکی ئیرانێدا بەڕاستی داوی لێ هاتیە لۆماژی لە ئیرانێدا ئیدی ڕێک و دەریێن جوداتر گەرەک بن یعنی نەها لە ئیرانێدا بەڕاستیژی گۆتنێن هەری یعنی لێکۆڵین و پێشبینیان هەری سەرەکە کوتێن کردن ئەوە هەڵبژاردن بە ئاوایەکی پرسار دەرباز دەبە ئەوژی مەشروعیەتە سیستەمێ دخێ بن پێیان بە ئاشکرا دەردەکەوێ و ژن بە ئاشکرا گاواک و تێن سەر تەلەڤیزیۆنێ گاواک و ڕوبەڕوویە بەرپرسیارێن ئیرانێ دەبن ئەوێ خۆ لەسەر سەری خۆ ڕادەکەن حیجاب لەسەر سەری خۆ ڕادەکەن و کەسێن ئەکادیمیسیان وەک مەگوت لە تەلەڤیزیۆنەدا بە تایبەتی بە ئاوایەکی پڕپڕ ڕادیکال داخفن و ڕادیکال بوون نەخەم بووە بەرێژی ڕادیکال بوون هەبووە لە ئیرانی دەریژی ئیجرافەکردە لێ ڕادیکالیزمێکی وسا کو سیستەم دخێ بن پرسیاراندا یعنی نەها دووڕێک لە پێشیە دەولەتێنە ئان بەردەوام دەبە حتاکو تەقینێکی مەزن چێ دەبە ئانژی مەجبور دەبە ئیران ڕوبەڕوویە شەڕێکی دەبێ ژوێ مەشروعیە تاخۆ بەردەوام بکە لە هەندر و لە دەرەدا شەڕێکی مەزن دەکە ئانژی ئەوە گۆهۆرتنێک لە ناوە ئیرانێدا دەوێ بێدەست پێکردن لێ نەها تشتێک و ئەم نابینن تشتێک و ئەم نزانن ئەو گۆڕتن گەرۆکەنگی چێ دەبێ دەدەما خامینەی چێ دەبێ ئانژی پشتی مرنە خامینەی چێ دەبێ تشتێکێک و نەها هەیە لە شۆڕشە ژینە ئەمینیدا مەدید
شۆڕژگێر چالاکڤان هوندرین نەکاریبوون خەتێکی سیاسی سەرکردایەتێکی سیاسی ئاوا بکەن و ببێژن ئەو کەس نوێنەرێ شۆڕشا ژینە ئەمینیە یەکێکی پڕ مەزن چێ بوو هافسۆزیەکی پڕ مەزن چێ بوو دەناوان نەتەوەیاندا هەمینەتەوە و گەلێن ئیرانێدا و ئیران جارە یەکەمین بوو نەکاری بوو پارچەبوونێ دەناوە گەلاندا چێ بکە لێ وەکمەگوت خەتێکی سیاسی ڕون و زەڵال دەرنەکەت هۆل لۆماژینەها مرۆڤ لێ دنەڕێ بەڕاستی تشتێک و خەتە تەنێ یعنی خەتێکی ڕسمی و سیاسیە لێ لە دەروێ ئیرانێ زێدەتر هەبوو ناوی هەیە بە تایبەتیش لە ئەوروپا و لە ئەمریکایە ناسیۆنالیزمە کۆنسەرڤاتیڤ یا ئیرانەیە یا ئیرانیانە یعنی ناسیۆنالیزمێکی دژی چەپ ناسیۆنالیزمێکی کۆنسەرڤاتیڤ لێ دەواری سیاسیدا کۆنسەرڤاتیڤ ها نە دەواری جڤاکیدا نە دەواری دینیدا دەواری دینی دەواری جڤاکیدا مرۆڤ دەکارێ بێژێ سیکولارە یعنی شکل و شێوەیە خۆ دەبێژم سیکولارە حیجاب و جل و تشتێن وسا بەحەز دەکەم ڕوو ڕیش و سمبێڵ و تشتێن وسا بەحەز دەکەم لێ دەواری سیاسیدا پڕ مەرکەزیە و پڕ محافزەکارە و ناسیۆنالیزمێکی ئیرانی کەڤنە و ئەوژی دەورداژی مرۆڤ دکارێ مەترسیاڤەیەکێ ببێنێ و پادیشاخواز یعنی کەسێن و ئالیگرێ مۆنارشینە پادیشانە ئەو زێدەتر دەناوا وێ خەتێدا حاکمن و زارۆکێن شایە ئیرانێژی نەها لە ئەمریکا هێژی لەسەر پیانە لۆبی دەکا دیپلۆماسی دەکا و ئەڤ نەها لە سەرخەتێنە کو دخوازن ئیرانە بەرێ ڤەگەڕێ لێ دەوردا بێگومان هەمش بۆی دیموکراسیە و هەمش بووی گەلان بە تایبەتیژی گەلێ کورد و کەسێکی مینا قازی محەممەد بە دەستێوان هاتیە ئیعدامکردن پرزگێکێکی مەزنە دە هەمان دەمێدا پرزگێکێکی وسایە و ئەم بێژن ڕاستیە جیهانێ بەرەڤژی دیکە بەرەڤە پاشدا دەدا یعنی ئیران شۆڕش کردیا ji بۆی و wê مۆنارشیە بخێ عاردێ و خستی عاردێ یعنی چ معنیاوی نینە تو پشتی 40 ساڵی 5 ساڵی عینی مۆنارشی بینی سەردەسەڵاتداریە لێژ بۆی و خەتێن سیاسی یەدیتر نینە ئێدی ئەو خەت هەیە و ڕژێمە ئیرانی هەیە بە محافزەکار و ڕیفۆرم خوازی ئەوژی یەکن جەوهرەی خۆدا لۆماژی مەترسیەکی وسا هەیە و ئەو ببە ئەلتەرناتیڤە ڕژێمێ دەدەمێ پێشدا یعنی لە ئیرانێدا مرۆڤ لێ دنەرێ چەند خەت هەنە بێگومان ناسیۆنالیزمە کەڤنە شۆپ یا ئیرانەیە کومە بەعس کرد ناسیۆنالیزمە محافزەکار کەڤنە شۆپ دژی چەپانە دژی پێشکەتن خوازیە دەوارەی سیاسیدا پڕ محافزەکارە دەوارەی جڤاکیدا ڤەکریە و دژی عەرەب و دژی ئیسلامە یعنی ئیران چیتیا بەرێ دەپارێزێ ئەو دە شەخصێ شایە ئیرانێدا 1970 هات خستن لێ خۆمەینی کۆمارە ئیسلامیە ئیرانێ دەڕبە لەسەر شۆڕشێ کرد و هەمی شۆڕژگەر ئیعدامکردن و قەتڵعامکردن و شەڕێ عێراق و ئیرانێ فرسەتێکی وسا داوان و یعنی وەکو لطفەکی خودێ بوو و بکارن دەوێ پیلانی خۆدا سەرکەتی بن هەمی شۆڕژگەڕێن و شۆڕشکردن و هەمی ئیعدامکردن و ئەو بەخۆ هاتن سەر دەسەڵاتداریە ناسیۆنالیزمێکی ئیسلامی نەدژی عەرەبانە ئیسلامی دژی ئەمریکا و کۆنسەرڤاتیڤێکی دەواری جڤاکی دەواری سیاسیدا پڕشڕ پەرپەر کۆنسەرڤاتیڤە دەوردا ئەتنیکنا لێ مەزهەب مەسەلەیەکی سەرەکیە بێگومان لە ناو وێ ناسیۆنالیزمێداژی لەیستن بە کارتێن ئەتنیکی بەردەوام هەبووە ناسیۆنالیزمە ئیران شەهری هەنە ئەو ڕۆشنبیر و ئەکادیمیسیێنێن ئیرانێنە وانە تشتێکی دەنێ دەبێژن و هەردوو ناسیۆنالیزمێن بەرێ هەردوو نەتەوەپەرستیان بەرێ نەتەوەپەرستێن بە پرزگرێکن دەوێ ناسیۆنالیزمێکی ئاوا ببێ و مەدەنی بێ لە گۆری 100 ساڵە 21میندا بێ و جەم سەرگەری و دژمناتی کردنا چین و توێژ و نەتەوێن جودا و ئۆلێن جودا ژەهۆلێ بێ ڕاکردن لێ وەک مەگوت ئەو خەت هێژی نەبوویە خەتێکی لاوازە
تەنێ چەند ڕەوشن بیرەکەن و حتا نەها نەبووە خەتێکی سیاسی خەتی سیاسی و لە هەمبەری ئیرانی هەیە و ئەوژێ مەترسیدارە وەکمە گوت نەتەوە پەرستیا کۆنسەرواتیڤیا ئیرانی یا کەفنە شۆپە کام لێ بنەرن دەدەمێ پێشدا ئیران بەرە کودچە و باندۆرە vê هەڵبژاردنێ دە پراکتیکەدا چ دەبێ بێگومان مرۆڤ نەکارێ بێژە لە ئیرانێدا سەر و کۆمار قەت ڕۆڵەکی وینینە بێگومان دە سیاسەتە دەرڤەدا بە تایبەتی و ji بۆی مە گرنگە ji بۆی هەرێما مەحەمی گرنگە ji بۆی و ئیران تو بخوازی نەخوازی لە عراقی ڕۆڵێکی ویسەرەکە هەیە و لە عراقی و لە هەرێمێ داژی لە سووریایژی باڵانسێکی لە هەمبەری تورکیا چێ دیکە دەوردە پڕپڕ گرنگە و ئەوژی پرانی جاران دەڕێکە سەر و کۆمار تێ ئەنجامداین نەها لە عراقیدا مرۆڤ لێت نەڕێ بەڕاستیژی پشتی بویەرە هەلیکۆپتەرە ئیبراهیم ڕئیسی زیاتر مرۆڤ دەبینی و تورکیا زیاتر عەجەلە دیکا و دخوازێ لە بادیناندا ئێڕەشێکی بکە زێدەتر ئارازی و هەرێمێ بگرە دەستی خۆ و دە هەمان دەمێدا لە ناوە عراقیداژی حملەیەکی مەزن دکە لە ڕێکا بارزانی و سونیاندا و ئەو حملە تو بخوازی نەخوازی ji بۆی و دژی یەکێتیە ji بۆی و دژی گروپێن دنێ مینا گروپێن مالیکی و ئەوانە تو بخوازی نەخوازی دژی بەرژەوەندیە ئیرانەیە لێ ئیران بێدەنگە سەدەماک و ئیران بێدەنگە گەلۆ ئەvە یعنی ئەو پرسیار دەسەری مرۆڤاندا تێو دچێ ینی دەڤان ڕۆژانەدا ئیران چما وەقازی بێدەنگە لە هەمبەری هێرەشێن تورکیایە مەگوت ینی ئیران دەخوازە لە سووریا تورکیا بدێ سەکناندن تورکیا بە بەشار الئەسەدرا لە هەف بکە لێ دەبەرژەوەندیە بەشار الئەسەد یعنی عەسکەرێن تورکیا لە سووریا ڤەکشن و لە شووناوی عەسکەرێن سووریا بەجێ ببن هەگەرکو ئەو پرزگلێک چارەسەر ببە وێ دەمێ ئیران و رووسیا بە ئەسەدرا زێدەتر دەکارن گران نایاخۆ بخەن سەر هەبوونا ئەمریکایی لە هەرێمێ و حملەیەکی لەسەر ئەمریکا بکەن لێ حتاکو تورکیا هەبە حتاکو ئیدلیب هەبێ نەکارن حملەیەکی بکەن لۆما ئیران لە وردا مرۆڤ دەکارێ بێژێ ئەز نابێژم بە تورکیا ڕایە لێ ئالیگرێ وەیەکێک و تورکیا و بەشار الئەسەد لە یەکتر لە هەفتوو نزیک ببن و چارەسەریەکی ببینن بێگومان لێ لە عراقیدا تشتێکی وسا مرۆڤ نابینێ لە عراقیدا ji بۆی و حملەیە داوی دەولەتە تورکیا 100% دژی بەرژەوەندیان ئیرانێنە یعنی زەعیف خستنە پەکەکێ لەوێ هەرێمێدا لەوێ سنوورێدا و ئەگەر ئەو شەڕ بگێژی قەندیلێ ژخۆوە تەهدیدێکە لەسەر سنووری ئیرانێ لەوێ هەرێمێدا کی بەجێتینن کی بەجێ ناینن وانە چا دەکارن ئیرانێ گەلۆ نەکارن ببنە ئاراجێک ji بۆی ئابلۆقەدان و دەردۆرگرتنە ئیرانێدا بێگومان مەترسیەکی وستا هەیە ئەو مەسەلیا پەکەکێ یادنێ هەگەر و پەکەکە لاواز ببێت تورکیا بەهێزتر دەبێت لە عراقی و لە کوردستانە عراقیدا یا دووەمین هەگەر و ئیران ڕێکێ بدە تورکیا بەوێ ڕەنگی حملەیان لەسەر یەکێتیە بکە خۆی یەکێتی زەعیفە ینی بەڕاستی یەکێتی دەواری عسکریدا زەعیفە یەکێتی پرزگرێکی ناوخۆیی گەلک گەلک زێدەنا هەر سێ چار مەهان بەرپرسیارێکی خوا ژخۆ دوور دخا و ژخۆ ئەوە دەکا مەلا بەختیارە ڕۆژێکی لاهور شێخ زەنگیان نەهاوان ڕۆژانە حتا سەراویە مەکتەب سیاسیەکی وانە و لە سوێدێ ڤەگەڕیا بوو دەناوە فڕۆکە خانێدا باڵەفڕخانەیە سولەیمانیەدا گرتنە و گەلک کادرێن خۆکۆ نزیکی لاهور شێخ جەنگی بوون بە ئاشکرا لە جادێدا کوشتن یعنی پرزگرێکن دەناوە یەکێتیە گەلکی زێدەنا هەگەر یەکێتی لە کەرکووکێدا حملەیەکی نەکا و لە هەمبەری حملەیە بارزانی و سونیاندا پاسیف بمینێ و لە هەمان دەمێدا هەگەر و تورکیاژی وەقاسی زەختێ لەسەر وی بکە و پەتێکە وەقاسی زەختێ لەسەر بکە کومەدی دەمەسەلەیە قاش و شەوتاندنە دوکاناندا ئیدی تەنگافکردن وی دەمێ بەڕاستی ڕەوشایی یەکێتیە نەخویاییە چ دەبێت چ نابێت لۆمە ئەوژی لە دژی بەرژەوەندیە ئیرانەیە یادنێ دە ساڵێک پێشیامەدا هەڵبژاردن لە عراقی چێ دەبن کولتورە عراقی پشتی سەدام موسایە ساڵێک بەریا هەڵبژاردنێ پارتی و ئالی بە هەفتووڕە دەجبن
سەدەمێکی کو مەسعود بارزانی لە بەغدایە ئەوە یعنی دەخوازە ئامادەکاری بکەش بۆی هەڵبژاردنێن پێشێرە بەکیرە ئیتفاق دکا یعنی بە تایبەتیژی بە مالیکیرە ئیتفاق دکا بە سونیان ڕە ئیتفاق دکا بە سەدر ڕە ئیتفاق دکا و دەناوەێ ئیتفاقیدا یەکێتی بخێناودا ناخێناودا وان مەسەلیانە هەمووی ئیرۆ مرۆڤ دەبینێ هەگەر کو سیاسەتە تورکیای بەهێز بێ دەورداژی دیسان ئیران زەرەر دکا و احتیمالێکی پڕ مەزن هەیە جاردن مقتدا ئالسەدر سەرۆکی شیعیەن کو گەلک جارنا هەوڵدایە لە دژی ئیرانی سیاستێکی جوداتر بکە و حملەیەن کو مقتدا سەدر دکا مرۆڤ نەکارێ تاقمین بکە ینی چ دیکا و چ ناکە کەسێکی بێ ئیسیقرارە و کەسێکی ژێنایە فێمکردن ینی ئیتفاقێن وی حملێن وی لەک و حملە دکا لە دژی کی حملە دکا بەکیرە دۆستە بەکیرا دژمنە جارێکی لە هەمبەری ئەم لە ئەمریکا شەڕ دکا جارێکی بە دۆستێن ئەمریکا ڕادکەوە ناو ئیتفاقی جارێکی ئالیگرێ ئیرانەیە لە کەلەکی خامینەئی تزبیحی خۆ بادەدا و تەڕاویح و سەلاواتان لێ دخا لێ ژعاگەکی دنێ تو دەبینی لە هەمبەری نوری ئەلمالیکی بکو کەسێکی نێزی ئیرانەیە حملەیەن پڕتون دکا خەڵک تینی سەرجادا بە 100,000 بە ملیۆنان دکاری خەڵک بینی سەرجادا ینی قدرەتێکی وی وسا هەیە دەوێت دەمێداژی وێ دەمێ سیاسەتە ئیرانی تەنگ هەفتەدا نەها پرسیار ئەوە گەلۆ ئەڤە گرێدایە vەیەکێک و ئیران مشغولی هەڵبژاردنێ بوو هەتا ئیرۆ و دەمێ پێشدا حملەیە خۆ دەکا ئانژی دەوردا تشتێکی دنێ هەیە گەلک جارنا ئەوژی دکەوە سەرێ مرۆڤیانی ئیران دەخوازە گەلۆ تورکیا بکشینی ناو چامورێن عراقێ و لە وردا سەرێ تورکیای بخێ بەڵایەکی بکەوە ناو شەڕێکی کو دەناودا دەرنەکەوێ مرۆڤ تەخمینی vەیەکێژی دکا ئەم وانە هەمی دەدەمێ پێشدا دەبینن گەلک سوپاس و حتا نەها هۆن بە من ڕابوون لە کەرەماخوا ژبیر نەکەن پێشگیریاخوا بە تایبەتیژی یاڤان ڕۆژانە گەلک سوپاسیاوە دکەم پشگیریاوە گەلکی زێدەیە لێ vê پشگیریە بەردەوام بکەن کەسێن دەردۆرێن وە کوێ کەناڵێن نو ناس ناکەن شڕۆڤێن جودا نەبیستنە کەناڵی ما بەوان بدەن ناسانکردن لایک بکەن کۆمنتێکی بنویسن هەگەر کو پرسیاری وا هەبە پرسیاری خۆ بنویسن دەمێ پێشدا بەڕاستیژی هەگەر پرسیار بە ئەزێ هەوڵ بدەم جواب بدەم و ئەزێ دەخزمەتەوە دابم بە زاراڤێن کورمانجی پرۆگرامان بدۆمینم ئارمانج دەوردا ئەوە هەم ئەو تشتێن کو خەڵکێن ما میلەتێمەی زاراڤە کورمانج ئانژی کورمانج ئاخف کو نەکارن بەدەست بینن ئەو شڕۆڤە و ئاگاهیەن خوا بدەموان هەمژی ئارمانجێکی من ئەوە کو ئاخافتن و پرۆگرام و مێدیا بە زمانێ تورکی دەناوە کورداندا بەڕاستی لێ بێ داوی ئانی یعنی چ بەهانە نەمانە کو کورد ji bo Kurdan ra pexş û YouTube û şirove û bernameyên bikin li televizyonan da bi saatan bernameyên bikin bi Kurdan ra bi zimanekî biyanî ra ew li dijî hemî pîvanên netewekiya ku ji bo nasnameya xwe netewî û kultura xwe kar dike kultur û nasnameya me bi dereca yekemîn zimanê me ye milletek ku نەکارە بە پشتی وەقاس ساڵان پشتی وەقاس قوربانیاندا پشتی وەقاس فەلاکەتاندا نەکارە بە میلەتێ خۆ خەڵکێ خۆ ئالیگرێ خۆ فێری وێ بکە و کوردی فێر ببوو ji کوردی گۆدار بکە و بەردەوام بەهانەیەکی ببینی زمان نەگرنگە زمان نەئەساسە ئەم بە زمانی تورکی داخن حتا برایمەی تورکژی ژمە فام بکەن ئەو هەمی بەهانەنە هون بەخۆ من ناس دەکەن ئەس ئیسانێکی نەتەوپەرست نیمە ئەس دژی نەتەوا تورک نینم ئەس دژی زمانی تورکی نینم ئەس بەخۆشی تورکی فێر بوومە و ئەس مۆزیک و کولتورە تورکیژی حەز دەکەم ئەس ئاشکرا دەبێژم لێ نایەوێ واتایەک و تو ئیدعایە تێکۆشینێ دەکەی ji بۆی ماف و ناسنامەیە نەتەوەیەکی لە سەدی هەشتێ چاپەمەنیەتە بە زمانی تورکی بن پرۆگرامێتی باش بە زمانی تورکی بن ڕۆژنامە و یوتیوب و کەناڵ و دەردۆرێتە هەمی بە زمانی تورکی بن زمانی کوردیژی تەنێ دەهۆڵ و زڕنابە ئەو نایوێ وێ معنایە
تەنێ چەند هونەرمەندێکی کەڤنە شۆپ چەند بەرنامەیە مۆزیکێ ساز و دەهۆڵ و زۆرنا و بژی و بمرە بە کوردی بێ ئێدنێژی بە کوردی گەرێک کورد فێر ببن گۆداری پرۆگرامین کوردی بکەن گۆداری بە زمانی خۆ بفکرن ئەو یەک ji بۆی من پڕ ئەساسە لەسەر vê بنگەهێ بەڕاستی من گرانیدایە بەرنمەیان بەزاراڤێ کورمانجی و بەهدینی هێویدارم هون ji min قبول بکەن و پشگیریان مە بکەن پشگیریە کەناڵێ مە بکەن ئەم دێ بە هەڤرا بەردەوام بن دەمەکی خۆش ژۆرە سلااو و ڕێز هیوا خۆشناو